ئامادەبوانی خۆشەویست، ئازادی خوازان، نیشتیمان پەروەران و دژە داگیرکەران، وەک هەموو لایەک ئاگادارن هێرشی سەربازی دەوڵەتی فاشیستی تورکیا لە چەند لاوە بۆ سەرباشووری کوردستان دەستی پێکردووە. ئەم هێرش و پەلاماردانەی دەوڵەتی تورکیا شایستەی هیچ پاسا و بیانوویەک نییە. ئێمە بە توندی ئیدانەی دەکەین و دژی دەوەستینەوە. تورکیا دەیەوێت لە ڕێگەی ئەم هێرشە داگیرکاریانەوە پارسەنگی هێز لە ناوچەکە بە قازانجی خۆی و هاوپەیمانە لۆکاڵیەکانی بگۆڕێت. هاوکات پێگە و هەژمونی خۆی بەسەر خەڵکی ستەم لێکراوی باشوور و ناوچەکەدا بسەپێنێت. هەڵبەت لە ئەکامی ئەم هێرشانەدا گیانی دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی و دەیان کەسی تریش بریندار بوون و زەرەر و زیانی زۆر بەر خەڵکی ناوچەکە کەوتون. چەندین گوندیش چۆڵ کراون و خەڵکەکەی ئاوارە بوون و تیرۆریستان لە شوێنیان نیشتەجێەکەن. لە بەرامبەردا بەرەنگارانی سەردەم لە کچان و کوڕانی خۆبەخاوەنزانی نیشتیمان گیانی خۆیان فیدا ئەکەن و قارەمانانە بەرەو ڕووی هێزی داگیرکەر دەبنەوە. ئەوەی جێگەی نیگەرانی زۆرە حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەم هێرش و پەلامارەدا بێدەنگی هەڵبژاردووە و ئەمەش دەبێتە هاندەری سوپای تورکیا تا زیاتر خاک و نیشتیمان داگیر بکات و خەڵکی ئەو ناوچانە دەربەدەر و ئاوارە بکات. ئەم هێرشانە و سیاسەتی نەتەوە پەرستی، شۆڤێنیستی و قازانجپەرستی دەوڵەتی تورکیا بۆ تەمایی نائارامی و جەنگ نەک هەر لە تورکیا و سووریا و باشووری کوردستان، بەڵکو لە چەندین جێگای تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا. لە بەرامبەر ئەم هێرشانەدا جیهانی سەرمایە و پاوانخوازی لیبرالیزمی نوێش بێئاکتە و دەیانەوێ کوشتارگەکانی ئەردۆغان بە دیبلۆماسیەتی شەرمنانە چارەسەر بکەن. چاوساغی و هاوکاری ناوخۆ و بێدەنگی حزبە دەسەڵاتدارەکان جێی ئیدانەیە و خەڵک و مێژوش لێیان خۆش نابن و هەڵوێستی ڕادیکاڵانەی ئەو حزب و لایەنە سیاسیانەش نادیدە ناگیرێن کە لەبەرەی خەڵکدان دژی داگیرکاری. بەرخۆدان و بەرەنگاری وەڵامی خەڵکە لە بەرامبەر ئەم داگیرکاریە. شەقامەکان وەک بەرەکانی شەڕ دەبێت ببنە جێگای بەرەنگاری و کۆبوونەوەی هەڵوێستەکان لە یەک بەرەدا دژ بە فاشیزم و بۆ ڕیسواکردنی داگیرکاری و خۆسەپاندن و میلیتاریزم. کاتی ئەوەیە هێڵی خەبات بۆ بەخاوەنزانین و خۆبەختکاری بەخۆ ڕێکخستن و دیسپلینی خەباتکارانەوە بەهێز بکەین و ستەم لێکراوانی ئەم وڵاتە دوژمنانی خۆیان بناسن و هاوکات خۆکەنارخستن و پاساوە بێماناکان ڕسوا بکرێن. ئەم شەڕە و شەڕەکانی داهاتوو ئەگەر بە کێشەی پەکەکە و تورکیا بزانرێت بێگومان باشوور دەبێتە مۆڵگەی نەک تورکیا بەڵکو ئێرانیش و گۆڕەپانێکی کراوە دەبێت بۆ داگیرکاری و لەشکرکێشی. ئەگەرچی فاشیستەکان و داگیرکاران هەمیشە بیانووی بێمانە دەهێننەوە بۆ کوشتاری خەڵکی سڤیل و نەیارەکانی خۆیان و هەمیشە هێزی سیاسی بێپایە و قازانجپەرستی نەفزنیزمی ناوخۆییش هەن و هەبوون بۆ هاوکاریان، بەڵام ئەم جارە زیاتر لە هەر کاتێکی تر ئەو سیاسەتانە ڕسوا و بێمانان بۆیە لەشکرکێشی تورکیا و ملهوڕیەکانی بە تەواوی بەر نەفرەت کەوتووە و لایەنگرانی وەک خیانەتکار دەردەکەون و بە شەرمیشەوە ناتوانن بەرگری لێ بکەن. هەر بۆیە خەڵکی کوردستان و ناوچەکە هێڵی بەرەنگاریان هەڵبژاردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی و تا بێت ئەم بەرهەیە لە ڕووی میدیایی و سیاسی و ڕێکخستنەوە فراوانتر و بەهێزتر دەبێت و پلان و لەشکرکێشیە سەربازیەکان پوچەڵ دەکاتەوە. ئێمە لە ناوەندی کاری نیشتیمانی بەردەوام دەبین لەسەر خەبات
بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و سەرسەختانە لە بەرامبەر ستەمدا دەوەستینەوە. ڕسوا بێت داگیرکاری و فاشیزمی تورکیا ناوەندی کاری نیشتیمانی. ئێمە لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر بەتوندی دانێ ئەم پەلامار و داگیرکاریە دەکەین و داواکارین کە سەرجەم هێز و لایەنە سیاسەکان کێشە و جیاوازی سیاسی و ئایدۆلۆژیەکانیان و ناکۆچەکانیان بخەنەلاوە کاتی یەک ریزی و بەگشداچوونەوەی داگیرکەران و پیلانە گڵاوەکانیانە بە هەر شێوازێک بەمان دەگونجێت لە هاتنە سەر شەقام و هەر جۆرە هاوکاری و کۆمەچێک بە ئەرچی دەستگاکانی ڕاگەاندن و نووسەر و ئەدیب و ڕۆشنبیرانی ئەم وڵاتەمانی دەزانین کە لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقیان دابن و هەوڵ بدەن بە هەر شێوازێک بان دەکرێت هێرش و پەلاماری خەڵکانی سڤیل و سوتماکردنی خاک و برینەوەی درەخت و بەکارهێنانی چەکی قەدەخەکرا و کۆمەڵکوش بە دیکۆمەت بخەینە بەردەم ڕای گشتی و ڕسوای بکەین لە کۆتاییدا سەری ڕێز و نەواشش بۆ سەر جەم شەیدانی گەلەکەمان دادەنەوێنین و سەرکەوتن بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان و گەریلاکانمان لە باشوور و باکووری وڵاتدا. ئەم فراوان خوازیایی دەوڵەتی تورکیا کە بووە تەمای تێکدانی ژیان و ژینگەی هەرێم پێویستە ڕابژیرێت و خەڵکی ژیانخواز و ئازادی خوازی ناوچەکە دەبێت لە بەرامبەریدا بوەستن و هاوخەباتی و بەرەنگاری لەسەر ئاستی ناوچەکە پەرە پێ بدەن. ئەمە نابێت تەنها وەک ئەرکی خەڵکی کوردستان چاو لێ بکرێت چونکە زەرەر و زیانی ئەم شەڕا تەنها بە خەڵکی کوردستان ناوەستێت و خەڵکی ستەمدی دە و زەحمەتکێشی هەموو ناوچەکە دەگرێتەوە و دووکەڵەکەی دەچێتە چاوی هەمووانەوە. ئەو بێ هەڵوێستیەی حکوومەت و پەرلەمان و سەرۆکی هەرێم مەحکوم و شەرمەزار دەکەین. هاوکات بێدەنگیەکانی بەغدایش بۆ خۆی ڕاستە و خۆ خزمەتە بە داگیرکاریەکە. ئێمە وەک تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان داواکارین لەگەلەکەمان و خەڵکی ئازادی خواز بێدەنگ نەبین لە ئاست ئەو داگیرکاریانە و ببینە پاڵپشتی بەشی مانەوی و بزوتنەوەی گەلەکەمان کە لە ئێستادا بە خوێنی خۆیان سنوورەکان لە دەست درێژەکانی تورکیا دەپارێزن. هاوکات دەبێت هەرچی زووە ڕای نێودەوڵەتی لە ئاست ئەو پێشێلکاریانە بێتە دەنگ و ڕێگە نەدرێت لەوە زیاتر سنوورەکان تێپەڕێنرێت. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان دەستەی هاوسەرۆکایەتی ئێمە لە حیزبی شوعی کوردستان بە توندی ئیدانەی سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا و دەستدرێژەکانی بۆ سەرگەلی کورد و کوردستان و ژینگە و نیشتیمانەکەمان دەخین. جەخت دەکەینەوە تا چەوسانەوەی گەلی کوردستان بەردەوام بێت تێکۆشانی گەلەکەمان بۆ بەدەستهێنانی مافەکانی درێژەی دەبێت. مێژوش ئەوەی دووپات کردووەتەوە جگە لە چارەسەری ئاشتیانەی دۆسی ڕەوای گەلی کوردستان بەکارهێنانی هێزی سەربازی و ڕێگاکانی نکوڵیکردن و داگیرکردن و گۆڕینی دیموگرافیاکەی ناتوانێت ڕاستی دۆسەکە بگۆڕێت. دەوڵەتانی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکانیشە کە سنوورێک بۆ داگیرکاری تورکیا دابنێن کە هەر ڕۆژەی هێرش دەکاتە سەر ناوچەیەک و وڵاتێک داگیر دەکات. سەرکەوتوو بێت خەباتی ڕەوای گەلی کوردستان. سڵاو لە شەهیدان و هەموو ئەوانەی لە سەنگەری سەربازی و سیاسی و جەماوەری گەلی کوردستاندان دەشت بە داگیرکاری و دیکتاتۆریەتی دەوڵەتی تورکیا وەستاونێتەوە. دەشت بە داگیرکاریە بۆ دەرەوە سپای تورکیا بۆ دەرەوە